لەم تەوەرەمانە ئەچینە لای میوانداریکردن ڕەنگە زۆربەی کات ئێمە حەز بەمە بکەین لە کاتێکە کۆمەڵی خزم و کەسانێکمانەیە حەز بکەین کە سەردانیان بکەین میوانداری کەسانی دەوروبەر بکەین کە یەنە ماڵەکانی ئێمەوە حەز بکەین کە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بە شێوازێکی باش تون و تۆڵ بکەینەوە بەتایبەتر کە ئێستا لە مانگی ڕەمەزانە ساحر زۆربەی کات بەدەر لەوەی کە لە کاتی ڕۆژ و شکاندنەکەیە کە ئیتر وردە وردە بەربانگە قەرەباڵغیەکی زۆر بەسەر شقامەکانەوە بینی هەموو ئەچنەوە سەر بۆ ناو ماڵەکانی خۆیان بۆ ئەوەی کە لەسەر 1-0 لەگەڵ خێزانەکانە ڕۆژوەکانیان پشکێنن بەدەر لەوەش لە دوای ئەوەی کە دوای ڕۆژ و شکانیش هەم دووبارە قەرەباڵغیەکی زیاتر بەسەر شقامەکانەوە بینی ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕەنگە خەڵکی خواستی لەم مانگە خواستی زۆر هەبێ لەسەر ئەوەی کە سەردانی ماڵە خزم و کەسەکانیان بکات جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەرەوە ئەەکەین بابزانین شێوازی ئەم سەردانیکردنا خۆی لە خۆیان پێویستەکە چۆن بێ بەتایبەتر کە ئێستا لە مانگی ڕەمەزانن بۆ ئەوی کە گفتوگۆیەکی چڕوپەر لەسەر ئەم تەوەرەمان بکەین میوانداری بەڕێز سەرکەوت عەبدولقادرمان کردووە کە بەڕێزیان خوێندکاری ماستەرن لە بەشی کۆمەڵناسی بەخێر بێی مامۆستا سەرکەوت بەخێر بێی سەرچاو با هەر سەرەتا لە میوانداریکردنەوە دەست پێ بکەین مامۆستا شەوازی میوانداریکردن بەدەر لە ئێستاکە لە مانگی ڕەمەزانن بە شێوازێکی گشتی خۆی پێویستەکات چۆن چۆنی بێ بۆ ئەوەی کە بمانە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانەمان بە تونند و تۆڵی بهێڵینەوە پێویستەکات چۆن چۆنی ئەم بابەتە ڕەچاو بکەین با پێناسیی میوانداریکە کاتە دیاردەیەکی کۆمەڵایەتی مرۆییە لە کۆمەلگە مرۆیەکانە دەبێنێت لەو پڕی کۆمەلگەی پێشکەوت تا کۆمەلگە دواکەوتەکان کەواتە توانین بڵێن میوانداری بریتێ لەو پرۆسە کۆمەڵایەتی کەەوە بێزکردنی پەیوەندی کۆمەڵاتەکان و لانی خزمەتی و خێزانی و ئاسوودەبوونی دەرونی و پەیوەستبوونی لایەنە ڕۆحەکانی کەسە خزم و نزیکەکانە ئەو کەسانی کە لە بازنەی کۆمەڵایەتی یەکەم و دووەم و سێمەدان بە تایبەتی ئەوانی کە لە یەکەم و دووەمدان زۆر جار ئەم میوانداری وەکو پرۆسەیەک دەبێتەوەی زیادبوونی ڕێز و خۆشەویستی و شکۆمەندی و بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکان لە کۆمەڵگەی کوردەوەریشە بیرمان نەچێ میوانداری بە شتێکی زۆر پیرۆز و یانی تایبەتمەندێکی زۆر باش پێدراوە کە جوانترین بەخێرهاتیان جوانترین خۆراک جوانترین میوانی بە شێوازێکە کە لە کۆمەلگەی کوردیا زۆر بە شێوەیەکی پیرۆزی ئەکرێت و گرنگی و بایەخێکی زۆری پێ ئەدرێ لای خۆمان زۆر جار بۆ نمونە قاپی زۆر جوانە کڕێت کۆمەڵە کەلوپەلی زۆر جوانە کرێت دا ئەنرێت بە تایبەت بۆ میوان کەسەکە بۆ خۆشی بەکاری ناهێنێ بەڵێ ئەگە سەرنجەکەش بێ هەیە ژووری میوانمان هەیە لە ماڵانە هەتا ئەوەش تا ڕەنگە ئەو ژوورە لە ساڵەکە چەند جارێک نەکرێتەوە تەنها تایبەت کرا بۆ میوان و میوانداری کەواتە لە سەردەمانی کۆنتریشە ینی ئەوانەی کە بڵین سەرۆ خێڵێک بوویان سەرۆ خێزانە گەورەکان بوونیان ئەوانەی کە لە ماڵە کلاسیکە گەورەکان بوون دایم هۆڵ و دیوەخان و ژووری گەوریان هەبووە ئەمە مەبەست و مەغزای چیە شوێنی میوانداری کەسە خۆشەویست و ئازیزەکانیان بووە هەمیشە بەو شێوازە دانراوە کە میوانداری دایم بە لە کللتوری کوردیا هەم پێگە و مەقامێکی بەرزی هەیە هەم ئەو خەڵکانە پەیوەست بوون پێوەی کە زۆرترین خزمەت و باشترین هاریکاری بگەین بۆ کەسە ڕەنگە و کەسە خزمیژنەوەی ڕێبارێک بێ بەڵام لە ژووری میوان دایانناوە دایم میوان و میوانداری لە کللتوری کوردیشە بەو شێوازە ناوزەنکراوە بۆ کەسە ئایز و خۆشەویستەکانە هەر بۆیە بەو بابەتەشەوە هەم وەکو شوێنێک ژوورێکی بەتایبەت کراوە هەم بە شوێنی کۆبنەوەش بۆ کە جۆرێک لە قسەکردن و هەتا لە کللتوری کوردوارێ جۆرێک لە یاریکردن و لە ئەمانە ئەبیرەیە کەواتە میوانداری هەم وەکو لایەنە ڕۆحەکەی پڕکردنەوەی پێویستیە کۆمەڵاوی دەروونە ڕۆحەکانە هەم لەلانی خزمەتی و خێزانداریشەوە ئەو پێویستیە کۆمەڵایەتی و خزمەتەکانش پڕدەکاتەوە تۆڵکردنی پەیوەندیەکان پێکمانوە زۆر باش جا ئێمە لە مانگی ڕەمەزانە ئەبینین تۆزە گۆڕانکاری دێت بەسەر ئەم میواندارەتیکردانەیە کەسەکان چەند سەعات بە ڕۆژوو بوون ئەگەر بەتایبەت میوانکردنەکە بۆ ژەمی بەربانگ بێت ئەبینین ئیتر دوای نان خواردنەکە کەس تااقەتی نامێنێ صاحب ماڵەکە ئەوە نەهات و چووی کردووە ئەوە نەخۆی شڵەژانەوە خۆی ئامادە کردووە ئێنێژی پێنەماوە میوانەکەش کە لە لای ئەوانە تەبعەن ئەڵێ میوان چاوی لە دەمی خانەخوێەوەیە ئەویش قسەیەکی زۆری ئیتر پێ نامێنێ لەم کاتانەدا چی بکەین بۆی کە بەڕاستی ئەگەر دەرفەتێکی وا دەبێتە پێشەوە میوانێکمان ئەبێ چێژ وەرگین لە کاتی بەیەکەوە بوونەکەوە نەبێت ئیتر لە تاو هیلاکی کەس تااقەتی قسەکردنی نەبێ بێگومان ئەمە سەرنجڕاکێشە بەڕاستی لە ئەم مۆسمی مانگی ڕەمەزانە خۆی تایبەتمەندێکی تایبەتی و خەڵک زیاتر پەیوەستە بەلایەنە ئاینی ڕۆحەکە و تۆزێک ماندووە زۆر جاری میواندارەکانی ئەوەنەی کە ئەرکی سەرشانی کابانەکان قورستر ئەکا ئەمە ئەبێ ئاگاداری ئەوبی کە ژنان لە ماڵە ئەرکی میوانداری و خێزانی و دروستکردنی خواردن و پەروەردی مناڵ هەمی لە سەرشانی
دایکان و ئەوانی کە خۆراک حازر ئەەکەن لەبەرەوە گرنگە میواندارەکانمان لەم مانگە تایبەتمەندێکی سنوردارانی پێبەخشین مەرج نییە هەموو میواندارێک بەستی بە خواردن و بە خۆراک بەوە لەبەر ئەوە میوانداری هەرخۆی جۆرێک لە پەیوەندی و کۆمەڵاتەکانە ئەشەیە کاتەکەی کورت و دیاریکراوە بێت تەنها بۆ بەسەرکردنەوە و یادکردنەوە و ڕێز و خۆشەویستی بەخشینە لە نێوان دوو خێزاندایان دوو بنەماڵدایان دوو کەسایەتیدا زۆرجار ئەم خزمەتی و خێزانیش بە میوانداریەوە جوانە عنی ئێمە لە کللتوری کوردیشە یەکێک بوانی کە کۆمەڵی کوردی بە زیندوی هەڵاوەتەوە زیاتر ئەو ئامۆژە و عیلاقاتە کۆمەڵاتی کە بە میوانداری و ماوەتەوە پڕ لێوان لێوە لە ڕێز و خۆشەویستی و بەخشین و ئەو کاتانی کە بە ئاسوودەی بە یەکتری بەسەری ئەبن بیریشمانەچێت لە کۆندا بینیمانە کە زۆرجار لە ماڵەکانە جۆرێک لە یاری کوردەواری ئەکرا ئەمانە ئەبوونەوە سیمبولەگیانە بوونە هێمایە کە تایبەتمەند لە وەرزێکە بۆمە لە مانگی ڕەمەزانە جۆرێک ڕەنگە ئێستا لەم کۆمەلگی خۆمانە تا ڕادێک کاڵبوو بێتەوە چکە ڕۆحێتە مادەکەی هێندە زاڵە لایەنە خۆشەویستی و معنیەکانی کۆمەلگی کاڵ کردوێتەوە بەڵام لە سەردەمانی پێشترە دەمابینی خەڵکان هەر شەوی لە ماڵێک و ئەبوونەوە و جۆرێک لە خزمەتی و لە پرۆسە خێزانیەکان و لەو عیلاقاتە کۆمەڵایەتیانە و ڕێز و خۆشەویستی و کاتی خۆشیان بردەسەر کە زۆرجار بە میوەی بە بەڵێن بە خواردنی کوردەواری بە شەوچەرە و بە خواردن بوو بەوانەی کە دروستکراوی دەستی خۆیان بوو زۆرجار ئەمەژە چوە پرۆسی خزمەتکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکانی بێسرە کرد و کەش و هەوایەکی خۆش و کاروبارەکاری یەکتریشان ئەتوانی یارمەتی یەکتر بە هەم لە کاری هەرەوەزیدا هەم لە کاروباری خێزانیدا هەم لە ئەوە بەڵام ئیسا لە کۆمەلگەی شارنشینە تا ڕادێک ئەم نەریتە کاڵتر بۆتەوە تا ڕادێک لە نەمادەکە زاڵترە ئەگەر کەسێکیش میوانداری خێزانە بکە یان ئیباتە مەلعبێگیان باتە باخی لەبەرەوە کەمتر بۆتەوە میواندارەکانی لە کۆمەلگەی کوردیا وردە و دەبەر و کاڵبوونەوە دەڕۆ جاری وایە ئیباتە ڕستوران کەس ماڵی کەس نابینە بەداخەوە ئیسا ئەوە دەبینین زیاتر لە وەکو ئاماژەم پێەیە میواندارەکانی ساڵانی بڵین دوودەی ڕابردوو لێوان لێو بوو لە زیندوێتی و لایانی ڕۆحی و خۆشەویستی و بەرجەسەبوونی کەشوهەوایە کە هەموو کاتێک ئاواتەخوازی ماڵت میوانداری تیابێت و هەموو ماڵێکیش بە میوانداریەوە خۆشترە بەڵام ئیستا ئەیبینین ئەو خێزانە کاتێک کە میوانداری کەسێکە خواخواتی نییەتە ماڵی ینی بۆ منە بەس باتە ڕیستۆرانتێکیان باخێکیان دووری خاتەوە ئەو کاتێکە یعنی بیر لەوا کاتەوە کە جۆرێک لە کۆمەڵ ڕسم لە شوێنێکا بگرنیان لە ڕیستۆرانتێکیان لە باخێکا لە شوێنێک ئەو محیبەت و خۆشەویستیە نابەخشێت کە دوو خێزان لە ماڵی خۆیانە کە بێکەوەن ئەو ئەرکە کۆمەڵاتی تەبع میوانداری ئەرکی کۆمەڵاتی لەسەر ئەو ئەرکە کۆمەڵاتی بەرجەستە ناکە تۆ دوو خێزان لە ماڵی یەکتریان تەبعاً ئەمڕۆ ئەوە چتە ماڵی ئەو بانی ئەوی تریان چتە ماڵی ئەمیتریان لەبەر ئەوە ئەم ئەرکە کۆمەڵاتی و وەزیفە کۆمەڵاتی کەی بوو لە پرۆسی خێزانی و خزمەتیە هەمیشە ئەو کاتە بەرجەسابێ کە عیلاقات کۆمەڵاتیە تومتۆڵ و ئامۆژەکردن هەبێ لەگەڵ یەکترا بەڵام ئیسە لە تا ڕادێک ئەم پەیوەندی کۆمەڵاتیانە زۆر کاڵبوونەوە لە نەمادەکان هێندە زاڵە یعنی عیلاقەتە کۆمەڵاتەکانیش وایلات و تەنها لە جەژنا و جەژنیان لە بۆنەکانە ئەگەر خۆی لە خۆیان علاقاتە کۆمەڵایەتەکان ئەم کۆکردنەوەی و نان خواردن لەسەر سفرەیەک زیاتر پەیوەندیەکە بەهێزتر ناکە یعنی ئەگەر ئەمە هەبێت ئەگەر بیر لەوە بکرێتەوە کە بێکەوە نانێک بخورێت لەسەر سفرەیەک دانیشن کۆمەڵی یادەوەری ڕەنگە لە نێو خێزانەکە لە چەند ساڵ پێشترا ڕوویدا بە بیگەڕنەوە لەگەڵ یەکتری ئەمە خۆی لە خۆیان نابێتە هۆکارێک بۆ ئەوەی کە پەیوەندیەکە تونند و تۆڵ بێت بێگومان ینی میوانداری بەس نان خواردن نییە ینی ئەگەداری ئەوە بین میوانداری پرۆسێکی کۆمەڵایەتی زیندووە ئەبێتەوەی دەمەزەرکردن عیلاقاتە کۆمەڵایەتەکان جگەلەوەی ئەم عیلاقاتە کۆمەڵاتیانش تازابێتەوە کۆمەڵی وەزایف و ئەرکەیە تومتۆڵکردنی و پەیوەندیانە زۆرجار پلەبەندی کۆمەڵاتی بۆ تاکە ئەبەخشێ بۆ نمونە ئەو تاکانی کە زۆر پەیوەندی کۆمەڵاتیان بەهێزە لە ئاسایی کۆمەڵاتی بەهێزان زیاتر هامۆشۆکردن و ینی هەماهەنگی و کۆمەی کۆمەڵاتی لە نێوانە بەهێزە ئەمە ژوو ئاکە ئەم کەسە پێگەی کۆمەڵاتی لەناو تاکانی هەتا لەناو خێزانێکا بێ کەسیان لە ڕووی پلەی کۆمەڵاتی و پەیوەندی کۆمەڵاتیەکانی بەهێزە لە ڕووی خزمەتی و لە ڕووی خێزانی و لە ڕووی ئامۆشۆکردنەوە هەتا لە هەر بۆنەی کۆمەڵاتی ئەو کەسە پێشەنگە یعنی ئەمە ئاگاتە ئەوەی کە مەکانە کۆمەڵاتێکی و پێگە کۆمەڵاتیەوە لێکە ئەم کەسە لە هەر کاروبارێکی میوانداریشە بێ دایم لە پێشترە بیرمان نەچێت میوانداری پرۆسێکی کۆمەڵایەتیە وەکو بابەتێک خۆی ئەنوێنێت دایم پێگە کۆمەڵاتی بە دوای خۆی ئەهێنێ ینی هەموو پرۆسێکی میوانداری جۆرێک لە پتمتۆڵکردنی ئەم عیلاقاتە کۆمەڵاتی پەیوەندی خێزانەکانە کە لە بازنگی یەکەم و دووەم و سێمدان هەندێک کەس ژمانەیە پەیوەندی کۆمەڵاتی زۆر گەرم و گوڕا هەمیشە ئەوێ میواندارێتەکەی بە شێوەیەکی گەرموگوڕ بێ لەگەڵ کەسەکانی دەوروبەریە هەم خزمەتی و خێزانی و خۆشەویستی و جۆرێک لە بەسەربردنی کاتێکی خۆش بێ بە یاریکردن و بە قسەی خۆش ئەمانە ژێتە خزمەتی بابەتی میوانداری یعنی
ناکرێ میوانداری تەنها لە خواردن و یان لە ڕستمکردن لە وێنێکا کورت کرێتەوە ڕاست. کە میوانداری خۆی وەزیفەی هەیە خۆی کار و یەکە لەو پرۆسانی کە لە پەیوەندیە کۆمەڵاتەکانە دەبێت هۆی دەستپێکی پەیوەندی کۆمەڵایەتی نوێتر و ناساندنی وەچە تازەکان لەگەڵ ئەم خێزانانە ئەگەر ئێمە میوانداری و پەیوەندی کۆمەڵاتەکان کاڵ بکەینەوە وەزایفی ئەندامە تازەکانی کە لەو خێزانە بۆ منە مناڵ وەزیفەیەکی تەیە هەرزەکار هە وەزیفەیەکی ترێ گەنجان وەزیفەیەکیانێ بە ساڵە چوان وەزیفەیەکیانەیە هەمووشان ئەندامن لەم خێزانێ و هەمووشان بەیەکەوە لە پرۆسی میوانداریە هەرێکە بەپێی پێگە و توانست و ئاستی هۆشیاریان دەبنەوەی ئەوەی کە جۆرێک لە پەیوەندی کۆمەڵاتی لەگەڵ ئەوانی ترا دروستکەن جا بە تایبەت مناڵ زۆرشی حەز لەم بابەتەیە خۆ ئەگەر ئەم میواندارێتی و ئەم تێکەڵبوونی کۆمەڵایەتی دووبارە دروست ببێتەوە بگومان ئەمە کارێکی بەدەر لەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێزە بە کارێکی زۆر باشە مناڵەکانیش سوودێکی باشیان پێگا ڕەنگە چەندین یاری هەبێ لە ساڵانی ڕابردووە مناڵان کردبێتیان لە ئێستایا مناڵانی ئێستا بەهۆی ئەو ئایپادانی کە بەدەستیانەوە شارەزانە بن هیچ بۆ یاریانە بە قسەکەی تۆ ئەژین زۆر جار ئێستا ئێمە ئەبینین کاک سەرکەوت مناڵی ئێمە تۆزێک درەنگ زمانەگرێ یەکێک لە کێشەکانی ئەوەیە کە بەرکەوتنی زۆر کەمە لەگەڵ مناڵانی ترا بە تاکی چکە ئەمە تێکەڵاوبوونی کۆمەڵایەتی یعنی ئەو خێزانانی حتا لەناو خێزانیشە لەناو گروپە خێزانەکان ئەو خێزانانی کە پەیوەندی کۆمەڵاتیان بێزە و میوانداری و خزمەتی و خێزانی و یعنی لە پرۆسە کۆمەڵاتەکان تێکەڵاوبوونیان بێزە هەمیشە پەیوەندیان ناوخۆی دەرەکانە زۆر بێز لەگەڵ ئەوانی ترە ینی بەمانای کۆمەڵناسیانە پەیوەندەکانی هاوسەنگە هەم لە ناو خێزانە هەم لە دەرەوەی خێزانە ئەو حاجات و پێویستانی کە لەناو خێزانێکی خۆیان پڕیەکاتەوە لێوان لێەوە لە خۆشەویستی لە ڕێزگرتن بەمانایەکی تر زۆر لەناو خێزانەکانە ساردبوونەوەی یان کێشەیە گرفتێک ڕوئە میواندارێکە دەبێتە کلیلێک و دەستپێک بۆ چارەسەرکردنی کێشە و ساردبوونەوەیان زۆر جار دڵعاجزبوونێک لەناو خێزانەکانەیە میوانداری دەکەنە دەستپێک بۆ ئەوەی کە ئەم دوو خێزانە دووبارە دامەزارکردن علاقات و پەیوەندی کۆمەڵاتەکانیان ببێت لەناو خۆشمان ئەگەر سەرنج بدەیت لە ڕۆژانی هەینی لە کۆمەلگەی خۆمانە لە خێزانە گەورەکانە زۆر جار ماڵی ئەو ماڵانی کە بڵێن خێزانێکی گەورەکان هەموو ئەندامانی خێزانی دووبارە داوت کردوێتەوە دووبارە هێناوێتە سەسفرێخ بۆ ئەوەی ئەو عیلاقاتە کۆمەڵاتی خێزانەی ساردبوونەوە بەخۆیەوە نەبینێ ینی هێندە گەرموگوڕ بێت لە هەفتەکەشە بتوانن یەکتری ببینن بەڵام بەداخەوە لە ئیساکە سەرنج بدەیت ئێمە هێندە سەرقاڵی کاروباری مادێتی ژیانی خۆمانین هێندە سەرقاڵی کاروباری مادێتی تاگەرایی خۆمانین فرای پرۆسە خێزانەکان و پرۆسە کۆمەڵاتەکان و خزمەتی و خێزانی میوانداری ناکەوین بۆیە زۆر جار کە میوانداری ئەکرێت لە جەژنیشە میواندارێکی سەرپێت تەنها لە کۆڵکردنەوەیە بەڵام جاران ئەگە سەرنج بدەیت میواندارەکان پڕبوون لە یاری کوردەواری پڕبوون لە خۆشی بەتایبەتی کە وەرزی ڕەمەزان ئەهات خێزانەکان بەتایبەتی لە ماڵک وەکو ئاماژەم پێ ژوورێکیان پێ و ژووری میوانیان بڵین ژووری میوانداری هەموو کەسە نزیکانی بڵێ ئەو ماڵانی کە کوڕی خاڵ و خزمان و هەموو کوڕکچەکان هەرێکە لە ژووری تایبەتی خۆیان کۆبنەوە جۆرێک لە یاری جۆرێک لە دەمەتەقەوی لە ئەم کارباران ئەکرد کەشەوەکان زۆر بەخۆشی بە ئاسوودەی بەڕێوە کە ئەبووە مێژوویەک بۆ کە ئەم خێزانە میواندارەکان ئەبوو زیادکردن و بێزکردنی پەیوەندی کۆمەڵاتەکان دەستەکانە خۆش بێت